كزيد أنصاري يكبو لو صحاباني لبيع عقباء بيعة داب رسول الله صلى الله عليه وسلم. حبيب كريبو عبد الله كريبو هدو كان لقال يابون وجن كشي كان يجيبو ناوي أم عمارة نسيبي عزي بنا وبانك نسيبي كشي زمان ومعمارك أو آفرتك لشري أحدا برقري لبيغمري خواكر صلى الله عليه وسلم دستيكي باري لبروي دا برش مشارك كيك للمشركين برسول الله صلى الله عليه وسلم داهنا عبد الله كري لشري أحدا صنجي خوي خست بر أو تيراني برسول الله روي شهيد بو ميردكشي هل لشري أحدا شهيد بو أم تاق كري ما بو حبيب ما بو تاق كري بو رسول الله صلى الله عليه وسلم بوفد بناميك أي نيربو مدلاي مسيلمي كذاب مسيلمي كذاب خيانتك لوفدك لنامك على قول بس كان بياني لضحايا بون بينا حبيب يا حبيب قول بس يكنوا بياني لضحايا أيضا ولاي مسيلمي كذاب حبيب بكوري زيدي أنصاري كاتك مسيلمة دارو دستكي كوكاتو أويش بانگا كاتا بردم خويو ئامادا بێ بۆ قسەکردن لەگەڵیا ئەڵێ هەرچی ئەهلی یەمامێ بۆی هەیە بێتە دیوەخانەکەم و بێتە ژوورەوە ئەڵێ خەڵکێکی زۆر لەوێکەوە بێتەوە جا ڕووە کاتە حەبیب ئەڵێ ئەی حەبیب شایەتیەتەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم محەممەد رسول الله فەرمێ بەڵێ ئەشهەدو ئەنە محەممەد رسول الله مسەیلەمە ئەڵێ ئەی شاهیدیە دەی کە مسەیلەمەش ڕەسوولی ئەڵڵایە ئەڵێ گوێم لە ئاز ئەو قسەی تۆیان ئاخنراوە نابیستێ تا سێ جار پێڵێتەوە سەری سێم جار جەلادەکەی بانگەکە ئەڵێ هەر وای نەوت بەشێک لە پێکانی ببڕن لەناو خەڵکەکەیە پێڵێ شایەتیە دەی محەممەد رسول الله صلی الله عليه وسلم فەرمی بەڵێ ئەشهەدو ئەنە محەممەد رسول الله ئەی شایەتیە دەی مسەیلەمە ڕەسوولی ئەڵڵا ئەڵێ گوێم ئاخنراوە لە ئاز ئەو قسەیان نابیستم بە جەلادەکەی ئەڵێ لێتە جەلادەکەی لێیە پێیەکی لێکاتەوە پێکەی بۆ ناوە بەرە بێتەوە و خوێن لە قاچی ڕوا و گرتوویانە و دیسان لی دووبارە ئاکاتەوە ئەڵێ شایەتیە دەی کە محەممەد رسول الله ئەڵێ بەڵێ شایەتیە دەم کە محەممەد رسول الله ئەڵێ ئەی شایەتیە دەی مسەیلەمەش رسول الله ئەڵێ گوێم ئاخنراوە لە ئاز ئەو قسەیان نابیستم ئەڵێ پێکی کەشی ببڕێرەوە پێکی کەشیە بڕنەوە ئەژنۆکەیکی ڕانی ڕانەکەی تر فەرمێ تا کوتلەیەکی مایە بەشێکی مایە هەمویان بڕید لەت بەس بیوتایە مسەیلەمە ڕەسوولی ئەڵڵای چی لێ نەیوت باشە خەڵکی ئەمڕۆ هیچی لێ نەکراوە دینی هەمووی فرۆشتووە هەرچیشی لێکە ناتگەێن ناو حەدە تۆ کە شایەتیە دەی دیموکراسیش دینی ئەڵڵایە شایەتیە دەی تاغوت وەلی ئەمرە شایەتیە دەی قەبر پەرستە و چی بکە و چی بکە ئەو ئەبەو شێوە فەرمێ کوتلەیەکی مایەوە ڕاویەکان کە لەوێ بوونەی جێڕنەوە ئەڵێ ئەنجا قاچی خستە سەردەمی و لە گردنیە ئاخر قسەی ئەشهەدو ئەنە محەممەد رسول الله بوو بۆ شێوە گیانی دەرچوو ئەمانە هەمووی تاقیکردنەوەی بەسەر موسڵمانە هاتووە و نمونەیەکە لە پیسی و دڕندەی مشریک و کافر لە بەرامبەر موسڵمانە لە قەدیمەوە هەتا ئەمڕۆژ کەچی تاقیەکەنەوە لەسەر موسڵمان ئەوەی شیان